یەکێتی لە کەرکووک سوورە لەسەر هەڵوێستەکەی لە دژی بەغداد و جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان ئیدارەی کەرکووک و وەزارەتی نەوتی عێراقی. بەرپرسی ڕاگەیاندنی مەکتەبی سیاسی یەکێتیش لە شارەکە دەڵێت سوورن لەسەر هەڵوێستەکانیان و یەک هەفتە مۆڵەتمان بۆ بەغداد داناوە. دوای تەواوبوونی مۆڵەتەکە یەکێتی بەرپرسیار نییە لە هەر کاردانەوەیەک لەسەر ئەو بابەتە. هێزە پێشمەرگەیە کە چۆتە ناو کۆمپانیای نێوتی باکوور و تا کۆی جێبەجێکردنی ڕێکەوتنامەکەی نێوان ئیداری کەرکووک و وەزارەتە پەیوەندیدارەکانی بەغدا هەمان هەڵوێستیە بێشێتی نیشتیمانی کوردستان. هەفتەی ڕابردوو هێزێکی یەکێتی چوونە سەر کۆمپانیای نێوتی باکوور و وەکو فشارێک بۆ سەر حکوومەتی ناوەند بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان ئیدارەی کەرکووک و وەزارەتی نەوت لەسەر دروستکردنی پاڵاوگە و شەفافێتی داهاتی نەوت بۆ ماوەی زیاتر لە 5 کاتژمێر هەناردەی نەوتی کەرکووکیان بۆ بەندەری جیهان ڕاگرت. وێڕای پشتیوانی لەسەر دروستکردنی پاڵاوگە و گەڕانەوەی داهاتەکەی بۆ شارەکە. عەرەبەکانی کەرکووکیش دەڵێن دەبێت نەوت بە دوور بێت لە دەستێوەردان و ململانی حزبی چونکە نەوت سامانێکی نیشتیمانیە و بۆ سەرجەم عێراقیەکانە. ماوەی زیاتر لە 10 ساڵە ئیدارەی کەرکووک داوای دروستکردنی پاڵاوگە بۆ کەرکووک دەکات. وێڕای بەڵێنی نوری مالیکی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق و حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی ئێستای عێراق، بەڵام پرۆژەکە نەچووەتە بواری جێبەجێکردنەوە. هەر بۆیە یەکێتی دەڵێت تا ئەو کاتەی بەغداد بەڵێنەکانی جێبەجێ نەکات ئەوان سوورن لەسەر مانەوەی ئەو هێزە لە کۆمپانیای نەوتی باکوور. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.